بەڵێ بەهار سلااو لە تۆ سلااو لە بینەرانی نارتی دیارە لە ماوەی ڕابردوودا کەناڵیە نارتی راپۆرتێکی بڵاو کردەوە لەسەر هێنان و هاوردەکردنی چەند جۆرێک لە بەرهەمی ماوە بەسەرچوو وەساکردنەوەی لە بازاڕەکاندا لە ڕێگەیەوەی کە سەرمایەدارەکان و کەسانەی کە کاری کڕن و فرۆشتن دەکەن لە بازاڕەکاندا دەیان نەمەخزەنەکان لەوێ هەڵیان دەوەشێنن فەلیانەکەن دووبارەی کەنەوە ناو پاکەت و بەرواری نوێیان لێ دەدەن دواتر دەیخەنە بازاڕەکانەوە و هاوڵاتیان دەیکڕن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر یاخڕای هاوڵاتیان لەسەر ئایا متمانیان بە کوالیتی ئەو خواردانە هەیە و چۆن لی دەڕوانن دەچمە لای چەند هاوڵاتیەک ئسلااوت لێبێت ئەگەر بەڕێزت زیاتر لە من نزیک بیتەوە بەڕێز وەکو هاوڵاتیەک تا چەنە متمانە دەیە بەو خواردەمەنیان یاخود بەو بەرهەمە خۆراکیانی کە لە بازاردا دەفرۆشرێن. لە ڕاستیە خۆی هەموو بەرهەمێکی خۆراکی پێویستە هاوڵاتی یەکەم کەس خۆی چاودێر بێ بەسەر ئەو بەرهەمانەوە چونکە هەندێک جار ئەبینی ئەو خواردانە ماوەی بەسەر چووە یا مەسەرەن ئەو لەزگەی گۆڕاوە کە بەرواری بەسەرەوەیە. من بۆ خۆم تێبینیم کردووە هەندێک جار لە دوکان یا لە شوێنێک خۆراکی ماوە بەسەرچووی لێ بۆ نییە بە خاونەکەی وتوە وتومە کاکە مەفڕێ بە من پێم گوناخە مەسەرەن بچم لیژنەی قایم قامیەت یا لیژنەی تایبەتەکان کە کارەکانیان بەسەرکردنەوەی ئەو شوێنانەیە وتومە کاکە خۆت وەکو وجدانی خۆتەوە فڕێ بە بەکاری مێنە چکەوە شێرپەنجە دروستەکەوە بۆ هەندێک نەخۆشی تر خراپە هەموو مەسەرەن گوێ لە قسەکانم گرتووە هەش بووە لەوانەیە گوێی پێنایە بێ و هەر باخشی پێنایەوە بەرپرسە لەوەی کە ئەو جۆرە خواردنانە نێنە بازاڕەکانەوە یا لە بازاڕەکان لایەن بن بە دوواداچوونی بۆ بکەن. خۆی کۆنتڕۆلکردنی خۆراک بەڕاستی خۆی ئەوە ئیشی کوالێتی کۆنتترۆلە بەڵام خۆ کوالێتی کۆنتترۆل ناچێت شوێن بە شوێن گەرە بزانن چێ بە قاچاقشتێنێ یا نایەنێ ئەوانە هەر دروست دەبێ یا کابرا خۆی بێویژدانە خۆراکی زۆری کڕیوە لە مەخزەنا دایناوە نابە نرخێکی مەسەرەن قازانجێکی کەمی بخاتە سەر و زووتر بیفرۆشێ چاوچنەوەکەکەی وای لێکا لە مەخزەنا هێڵێتەوە جاری وایە کوالێتی کۆنتترۆلیش پێشتر نییە مەسەرەن کەشفیەوەی کردووە کە ئەمەم خۆراکە پیانەن لە کوالێتی کۆنتترۆل دەرچووە بەڵام ئەبینی لە مەخزەنا ماوەتەوە وەلەو خۆ من ئەوەنەی ئاگادارم لیژنە تایبەتەکانی قایم قامیەت دەستیان خۆش بێ ماندوورە ناسانە هەندێک شوێنیان بەسەر کردوێتەوە و خۆراکیشیان گرتووە و ئیجراعاتی یاسایی خۆیان لەگەڵ هەندێک شوێن کردووە بەڵام پێویستە خەڵک زیاتر وریا بێ و دایمەن یەکچێتە مارکێتێک یا دوکانێک با سەیری بەروارەکە بکە یان بزانێ ئەم خۆراکە دروستکراوی کوێ مەسەڵەن خۆراکی ئەڵێمە تورکیە بەڵام لە ئەسڵا تورکی نییە هیچ شوێنی ترە لەزگەیەکی لێن و تەواو خۆی تر خۆ یانی تۆ توزانێ ئەم کابرایە چۆنەمە هێناوە. بڵێ بعد لەگەڵم بە هاوڵاتیەکی دیکەش دەدوێنمە لەسەر هەمان بابەت ئەگەر تۆ زیاتر نزیک بیتەوە پێم بڵێ ڕۆژانە کە دەشتە مارکێتەکان یاخود دوکانەکان چی سەرنجت ڕاکێشەیان زیاتر بوو لە کڕی نیشتومەکەکانە گرنگی بەچی ئەیت؟ بەڵێ بەڕاستی زۆر گرنگە کە هاوڵاتی گرنگی بدا بۆ خۆراک و بەرومانی کە ئیکڕ ڕۆژانە لە بازاڕەکانە تاریخی بەسەرچوونی ئەمە شتێکی زۆر گرنگە چکە زۆربەی ئەو خۆراکانە لە پاش ئەو ماوەی کە بەسەرە چێت ئەبنەهۆی ژەهراوی بوون زۆر گرنگە کە گرنگی پێ بدرێت. هەندێک جار دیقەتەوە داوە کە بەرهەمێکی خۆراکی بکڕی بیبیتەوە بۆ ماڵەوە تام و بۆنی گۆڕابێت. بەڵێ 100% شتی وا بووە ئەو کات بەکارم نەهێناوە یا ئێستا من دوێنێ چوم دەرزیەکی ئەنسۆلین بکڕم لە بازار سێرەکەی کۆمپانیایکی تورکی هەمان دەرمان دەرەکات بەڵام بە کوالیەتێکی نزم کە ئەمە هیچ سوودێکی ئیسپادەیە بەو نەخۆشە ناگەێنێت. دەرمان بڵین خۆراک دەرمانیش هەر هەمان گرفتی خراپی کوالیتی هەیە وزای چی بکە عفو ڕاستەوخۆ نیە خۆمە ئێستا ڕاستەوخۆیە حەزەکەی پرسیاری خواردنەکە لێ یەکەمەوە باشە سەبار بەڵێ سەبارەت بە خۆراک باشە کێشە نییە کێشە نییە باشە زۆر سپاس بۆ تۆ هەر ئێستا ڕاستەوخۆیە بەردەوام بین لەگەڵیان چی بکەین باشە سپاس بار دێمەوە لای تۆوە هەوڵێم چەند هاوڵاتیەکی دیکە ژوەر بگرم هەر لەسەر زۆر باش بەسەر چاو
بەڵێ ئێستا من وەک دەبینن لە بازاڕی شاری سلێمانیم لەم بازارە کێرە ناو جەرگەی بازار ڕۆژانە سەدانتەن لە بەرهەمە خواردەمەندیەکان بەرهەمی خۆراکی و بەرهەمی دیکەی تاوکاری خۆراکی دەفرۆشرێت زۆربیان بیانین لە دەرەوە هاوردە دەکرێن بەشێکی زۆریان کە دەهێنرێتە هەرێمی کوردستان کوالیتی کۆنتڕۆڵ دەکرێت بەرواری لەسەر بەڵام بەشێکیان بەرواری لەسەر نییە بەشێکیان بەشەوەی فەل یاخود بڵێن بە پارچەی کەپز نەکراو دێنەوە دێر لێرە لە مەخزانەکان لە ڕێگەی چەند کەسێکەوە ئەم زانیاریانە لیژناو بەشەکانی قایمقامەتی سلێمانی پێشتر پشڕاستیان کردوێتەوە و دواترین چالاکی لەژناو بەشەکانی قایمقامەتی سلێمانی بوو کە نزیکەی 13 تۆن خورمای ماوە بەسەرچوو خراببوویان دەست بەسەراگر کە دەویسترا لە بازارەکاندا ساغ بکرێتەوە ئێستا وای لە هاتووە کە هاوڵاتیان و خۆشیان باسییان کرد متمانەیان نەمێنێ بە بەرەمە خۆراکیەکان و لە ناو دوکان و بازارەکاندا زیاتر تاکید لەسەر بکەنەوە کە ئایا بەرواری ئەم مادە خۆراکیە بەسەر چووە یاخود نوێ یا تازە کراوەتەوە تەنانەت بەشێکیان کە پێشتر قسەم لەگەڵکردن باسییان لەوە کرد کە گومانیان هەیە لە شێوازی کەپسکردنی بڵێن کارتۆن و بەشێکی دیکە لەو بەرەمانەی کە لە نایلۆن دەن یاخود لە کارتۆن دەنێن و هەڵدەگیرێن بەگشتی ڕەوشی خۆراک لە بازاردا بەم شێوازی بکە بۆم باسکردی و هاوڵاتیانیش سەرنجی خۆیان خسەر و لەسەرەوەی کە تا ڕادەیەکی زۆر متمانیان بە بەرەم هاو دەکراوەکان نییە بڵێ